دیارە لە ڕاستیدا حەویجە و غیری حەویجە لەسەر کات ماوە ئەینا ئەبێ هەموو ئەو ناوچانە ئازاد کرێ و نابێت هێزی تیرۆریست و داعش لە هیچ شوێنێکە جێپیان بمێنێ وەکو هێست لەبەر ئەوە ئەمەلێ حەویجەیش لە دراسەکردنایە و ئێمە لە داهاتوودا ئێمە هێزەکانی پێشمەرگا یا وەزارەتی پێشمەرگا لەگەڵ وەزارەتی دیفاعی عێراق و هێزەکانی ئەمریکا کۆبوونەوەکەن و بڕیارە دەن لەسەر ئازادکردنی حەویجە وەکو چۆن ئیتفاقمان کرد لەسەر ئازادکردنی مووسڵ بۆ حەویجە شەوێ بە هەمان شێوە بە هەمان طریقە ئیتفاق بکەین لەسەر چۆنێتی ڕزگارکردن. هەتاکو داعشە بێ مەترسی لەسەر هەموو شوێنێکەیە ئێستا حەویجە نقطەیەکی مهمە کە هەڕەشەکانی بۆ سەر کەرکووکە بۆ سەر دیالەیە بۆ سەر تکریتە بۆ سەر ئەنبارە بۆ سەر هەموو شوێنەکانە چونکە حەویجە تەنها حەویجە نییە سلسلەی شاخی حەمرینی لەگەڵەوە منطقەیەکی فراوانە کە بەسراوە بە هەمووی لەبەر ئەوە هەتاکو داعش مابێت لە یەک شوێنێکە لە حەویجەش نەمێنە شوێن تر مابێ هەڕەشەی بۆ سەر هەموو شوێنێک بەڵام بە تاکید حەویجە هەڕەشەی زیاترە بۆ سەر کرد.